لە یەکێک لە کۆنترین چایخانەکانی ئەولێرین. ئەو چایخانەیە بەبێ ئەوەی خاوەنەکەی ئاگاداری بێت ناوێکیان لێنا، ئەویش چایخانەی قەرداران. هەرچەند ئەو کاکێشەی دارایی بوونی نەبوو، بەڵام بەهۆی وەرنەگرتنی کرێی کارکردنی ئەو کرێکارانەی سەردانی ئەو چایخانەیان دەکرد، چایان بە قەرز دەخواردەوە و تا ئێستاش هەر بەم ناوە دەناسرێتەوە. ئەو چایخانە تاریخەکی عەریقی هەیە، ئەمە لەبەرەوەی دڵمان دەبتەوە هۆگری ئێرە بووینە لە کۆنەوە لە دەوائریش ئەمە مۆزە بووین کە دەهاتینەوە پاش لە عەسڵان داهاتینە ئێرکانە. ئەو کورەچیانەی کە کەرپوچ شتووە و قومشتووە چەگریان دەفرۆشت ئەوانە مەشهور بوون بەو چایخانەی لێش کە هەبە قەردیان دەدا کە عەلە ئەساس ئەوان ئیشی قەردی دەکەن. نزیک دەبێتەوە لەوەی 6 ساڵ بەسەر تەمەنی ئەو چایخانەیە تێپەڕ دەبێت. هەر کات سەردانی چایخانەکە دەکەیت کۆمەڵێک یادەوەری کۆنی هەولێرت بەبیر دێتەوە و ئەگەرچی گۆڕانکاری زۆر بەسەر ڕووکەشی چایخانەکە داهاتووە، بەڵام بەشێکی زۆری ئەوانەی لە تەمەنی گەنجی هاتوون ئێستاش بەردەوام سەردانی ئەو چایخانەیە دەکەن. هەر لە تەمەنی 18 ساڵێەوە من هاتوچووی ئێرەم کردێ لێرە دانیشتیمە. پێشتر گوتم چایخانەکە سەفەریدان دەرە لێرە لە دەرەوە بوو. پاشان ئەو فرۆشتی یەکی دی کڕی ناوی عوسمان حەمەد بوو. ئەو ڕێکی یەخست ساڵی 59 ئەو وەختانە بوو. شاری ئەولێر جگەلەوەی چەندین شوێنی تایبەتی هەیە کە لە کۆنەوە پێی دەناسرێتەوە. چایخانەی قەردارانیش یەکێکە لە شوێنە مێژویانەی کە بەردەوام لەگەڵ ناوهێنانی قەڵات و منارە و شێخی چۆلی ئەوا دەبێت ناوی چایخانەی قەردارانیش بهێندرێت تا زیاتر موڵکی هەولێر و مێژوەکەی پێ بناسرێتەوە. هەرچەندە تامەزرۆی خواردنەوەی چانیم، بەڵام هەر کاتێک سەردانی ئەم چایخانەیە دەکەم چاک دەخۆمەوە. ئەمە جگەلەوەی سوود بەدەستەم دەگەێنێت لە هەمان کاتدا لەگەڵ خواردنەوەی هەر چایەک زۆرێک لەو ڕوودا و بەسەراتانەی کە لە هەولێر ڕوویان داوە لەم چایخانەیە دەژێردرێنەوە. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.